بەر لە ئەنجامدانی کۆنگرەی جنێڤ 3 کە تایبەتە بە دۆزینەوەی چارەسەری ئاشتیانە بۆ قەیرانی سووریا، ئەمریکا جارێکی تر پرسی دەستێوەردانی سەربازی لە سووریا وروژاندەوە. جو بایدن جێگیری سەرۆکی ئەمریکا لە کۆنفرانسێکی هەواڵیدا لەگەڵ ئەحمەد داود ئۆغلۆ سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیاند ئەگەر ئۆپۆزیسیۆن و حکوومەتی سووریا نەگەنە ڕێکەوتن بۆ کۆتایی هێنان بە قەیرانی سووریا، ئەمریکا و تورکیا ئامادەن هێزی سەربازی لە دژی داعش بەکاربهێنن. ئەم وتەی جو بایدن لە بەرەبەری کۆنگرەی جنێڤ 3دا لەلایەن چاودێرانەوە لێکدانەوەی جیاوازی بۆ کرا. بەشێک لە چاودێران پیان وایە تا ئەو کاتەی باراک ئۆباما لە دەسەڵاتدا بێت ئەمریکا بژاردەی سەربازی بەکار ناهێنێت. ئەمریکا پێشتریش لە ساڵی 2013دا هەڕەشەی کردهبوو بەکارهێنانی چەکی کیمیایی لە سووریا هێڵی سوورە و لە ئەگەری بەکارهێنانی ئەو چەکەدا دەستێوەردانی سەربازی دەکات. لە مانگی ئابی 2013 و دوای ئاشکرابوونی بەکارهێنانی چەکی کیمیایی لە ناوچەی غوڵتەی ڕۆژهەڵات، ئەمریکا جوڵەی بەهێزەکانی کرد لە دەریای ناوەڕاست و سەرباری ئەوەی بەرپرسانی پێنتاگۆن 5 پلانیان بۆ دەستێوەردانی سەربازی لە سووریادا خستە بەردەست ئۆباما، بەڵام دوجار ئۆباما ئامادە نەبوو دەستێوەردانی سەربازی ئەنجام بدات. جگەلەوەش دوای ئەوەی داعش زیاتر لە نیوەی خاکی سووریای کۆنتڕۆڵ کرد و تەنانەت دوای ئەوەی رووسیا بۆ پشگیریکردنی بەشار ئەسەد دەستێوەردانی سەربازی کرد لە وڵاتەدا، ئەمریکا ئامادە نەبوو دەستێوەردانی سەربازی بکات. هەر بۆیە بەشێک لە چاودێران پیان وایە لەم کاتەدا وتەکەی جو بایدن تەنها بۆ فشارخستنە سەر رووسیا و حکوومەتی سووریا بێت بۆ ئەوەی ڕازی بن لە کۆنگرەی جنێڤ 3دا قەیرانەکە یەکلایی بکەنەوە. لەبارەی ئەگەری دەستێوەردانی سەربازی تورکیاشەوە بەشێک لە چاودێران بە دووری دەزانن تورکیا ئامادە بێت ڕاستەوخۆ دەستێوەردانی سەربازی ئەنجام بدات. تورکیا لە ئێستادا پەڕینەوەی یەپەگە بۆ ڕۆژئاوای ڕووباری فورات بە هێڵی سوور دادەنێت و هۆشداری داوە کە لە ئەگەری بەزاندنی ئەو هێڵە سوورە دەستێوەردانی سەربازی ئەنجام دەدات. لە چەند ساڵی ڕابردوودا چەند جارێک هێڵە سوورەکانی تورکیا لە سووریا بەزێنراون، بەڵام تورکیا ئامادە نەبووە دەستێوەردانی سەربازی بکات. یەکەم جار لە ساڵی 2011دا تورکیا شاری حەمای بە هێڵی سووری تورکیا ناوبرد، بەڵام حکوومەتی سووریا ئۆپراسیۆنی سەربازی لە حەما ئەنجامدا و تورکیا هیچ دەستێوەردانێکی نەکرد. دواتر تورکیا ڕایگەاند ڕەگە نادەن یاپەگا گرێسپی کۆنتڕۆڵ بکات، بەڵام یاپەگا بە هاوکاری ئەمریکا گرێسپی کۆنتڕۆڵ کرد و تورکیاش نەیتوانی دەستێوەردان ئەنجام بدات. تورکیا جارێکی دیکە ڕووباری فوراتی بۆ یاپەگا بە هێڵی سوور ناوبرد، بەڵام یاپەگا لە چوارچێوەی هێزەکانی سووریای دیموکراتدا ئاودیوی ڕۆژئاوای ڕووباری فورات بوو، تورکیا دەستێوەردانی سەربازیشی نەکرد. ئەگەرچی تورکیا خۆی دەڵێت یاپەگە تا ئێستا ڕووباری فوراتی نەبەزاندووە. لە ئێستاشدا بەشێک لە چاودێران پێیان وایە تورکیا بە 3 هۆکاری سەرەکی ئامادە نییە دەستێوەردانی سەربازی ئەنجام بدات. یەکەم، تورکیا لە ناوچەکانی باکووری کوردستان لە شەڕێکی قورسدایە لەگەڵ پەکەکە و لە ئەگەری دەستێوەردانی سەربازی لە باکووری سووریا ئەوە ئەوەندەی دیکە ڕایگشتی کورد لە دژی خۆی دەوروژێنێ و ڕوبەڕووی شەڕێکی قورستر دەبێتەوە. دووهەم، رووسیا ڕازی نابێت بە دەستێوەردانی تورکیا و پێدەچێت دەستێوەردانی سەربازی تورکیا ئەوەندەی دیکە پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە تێک بدات. سێهەم، ئەمریکا یاپەگە بە جیاواز دەبینێت لە پەکەکە و ڕازی نییە بەوەی تورکیا لە ڕووی سەربازیەوە ڕوبەڕووی یاپەگە ببێتەوە. بەڵام سەرباری هەموو ئەوانش هیچ دوور نییە بەهۆی ئالۆزبوونی قەیرانی سووریاوە لە داهاتوودا ئەمریکا و تورکیا دەستێوەردانی سەربازی لە سووریادا ئەنجام بدەن.